قسە و باسەکەم لە سەر یەکێک لە ڕۆمانە هەرە چڕ و پڕ و پڕوێژیەکان لە سەرانسەری جیهانە کە وەک بابەتێکی گرنگ لە ئەدەبیاتە تەماشاکرێت بەو پێی کە چڕی و پڕی لە نووسین بابەتێکی گرنگە و لەم ڕۆمانەشە ڕەنگانەوەیکی گەورەی هەبووە کە ئەویش ئۆلیسە. ئۆلیس ڕۆمانێکە هی جیمس جۆیسە کە بە 7 ساڵ نووسیوێتی. جۆیس خۆی خەڵکی ئایرلەندایە بەڵام ڕۆمانەکەی بە ئینگلیزی نووسیوە و لە 3 بەش پێک دێت. بەش یەکەمی 3 ئەڵلقەیە، بەشی دووەمی لە 12 ئەڵلقە پێکاتەوە، بەشی سێمیشی 3 ئەڵلقەیەواتە بار هەمویان 18 ئەڵلقەن. ئەڵلقەکان لە ڕووی ژمارە و وشە و دوور و درێژیانەوە یەکسانی. جۆیس سەرەتا بە زنجیرەیەک و کەمەکەمە لە ڕۆژنامەیەکی ئەمریکیدا بڵاوی کردوێتەوە کە ناوی ژەڵیتڵ ڕیڤیو بووە. پاشان خانمێک بە ناوی سیلڤیا بیچ کە خاوەنی دەستگای بڵاوکردنەوەی شکسپیر و هاوبەشەکانی بۆ لە پاریس لە 2 شوباتی 1922دا هەموو پەرتوکەکەی پێکەوە بڵاو کردەوە. ئەم ڕۆمانە بە یەکێک لە شاکارەکانی وێژی جیهان و گرنگترین کارەکانی وێژە دەهاندرێت. جۆیس خۆی وتوێتی ئەوەندە گرێکوێرە و مەتەڵم خستۆتە ناویەوە کە بۆ سەدان ساڵ پرۆفیسۆرەکان سەرقاڵ کابەوەی مشتومڕ بکەن لەسەرەوەی بزانن کە ئایا مەبەستی چی بووە. ئەمە دیارە ئەم ڕۆمانە لەسەر دەقێکی تر بنیان دراوە. دەقەکەی تر داستانی ئۆدێسای هۆمیرۆسە کە یەکێکە لە داستانە گریکە کۆنەکان کە هەر لە سەرەتاوە نووسراوە و ئەم داستانە چەندین فیلمی لەسەر بەرەم هاتووە کە چەندین ئەکتەری بەتوانە ڕۆڵیان تێدا بینیوە. ئەمانە وای کردو ئەم دەقەش لەسەر و دەقە بنیان دراوەواتە دەقێکی فەلسەفی و تێڕامانێکی قوڵی هەیە و وەک خۆی ئاماژی پێکردووە. جۆیس ئەوەندە بە چڕی پڕی نووسیوێتی وای کردووە کە بەشێک لە دەستەواژی نێو ئەم ڕۆمانە لە زۆرێک لە زانستەکانی ترا بەکارهاتەوە بۆ نمونە زانستی فیزیایی و کیمیایی سوودیان لە هەندێک دەستەواژەی وەرگرتووە. ڕۆمانەکە وەکو ئاماژەم پێکردیشەکە لە شاکارەکانی جیهان لە ئێستای وەرگێڕاوتە سەر زمانی کوردی بەشێکی وە لەگەڵیشا ڕافەکردنەکەشی وەرگێڕاوتە سەر زمانی کوردی کە بۆ خۆی وەک بابەتێکی زۆر گرنگ تەماشاکرێت. وە وەرگێڕانەکەش هەوڵ درراوە بە زمانێکی باشتر و پاراوتر کاری لەسەر بکرێت و هەروەهاوی کە جێگای تێڕامانە قسەکردنە لەسەرەوەی کە کتێبە بە شێوازی PDF بڵاوکراوەتەوە وەکو وەرجێڕ ئاماژەی پێکردو خۆی بابەتی PDF و بڵاوکردنەوەی لە سوشیال میدیا بابەتێکی گرنگە کە تاوا ئەبێتە جیهانی واتە هەرکەس بێوێت ئەتوانێت بیخوێنێتەوە. وەیەکێکی تریژ لە گرنگەکانی ئەوەیە ئەتوانێت لە هەرکوێیەک بێت پرنتی بکات یاخود دەستی بکەوێت. ئەویش کتێب تەنها ئەتوانێت لە کتێبخانەیەک دەست بکەوێت. بۆ ئەم ڕۆمانە بە چاوێکی گرنگەوە تەماشاکرێت لە کتێبخانەی کوردیاوە بە تایبەتیش خوێنەرانی کورد زۆر گرنگجان بەم بابەتەوە چەندین نووسری دیاری کورد لەسەر ئەم بابەتە نووسیوانەکە تێڕامانێکی دەستخۆشی و بابەتێکی گرنگ تەماشای با بڵین وەرگێڕانی و کتێبیان کردووە. وەکو وەرگێڕ خۆی ئاماژەی پێکردووە بابەتێکی سادە و ساکارنیەوە کتێبەکانی تر بتوانرێت لە کاتێکی کەمە وەرگێڕانی وە بکرێت بەڵکو و کاتێکی هیچکار زۆری پێویستە. دوی 2022 یادی 100 ساڵی بڵاوکردن و یەکێک لە شاکارەکانی جیمس جۆیس بوو کە ئەویش ڕۆمانی بەناوبانگی ئۆلیسە هەر بۆ بۆنەیەوە و لەم بوارەدا لا بەرنامێکی ڕاستەخۆی ئۆنلایندا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەرگی یەکەمی ڕۆمانەکە بە زمانی کوردی بڵاوکرایە و بەبێ بەرامبەر با شێوەی PDF پێشکەشکرا. نەوا موکرجی کە خۆی وەرگێڕی ڕۆمانەکەیە لەباری بەرهەمەکەەوە بۆ کورسات مەگەزین دواوتی ئۆلیس واتە ئەوەی جیمس جۆیس نووسیوێتی لە 18 ئەڵلقە پێکاتەوە بەڵام ئەو تەنها ئۆلیسی وەرنەگێڕاوە بەڵکو دوو کتێبی تریشی لەسەر ئەو نووسەرە بڵاو کردوێتەوە. ناوتیشی لەبەر گەوری ڕۆمانەکە ناچارە بە 5 بەرگ بڵاوی بکاتەوە لە ئێستادا تەنها بەرچی یەکەمی ڕۆمانەکە بڵاو کراوەتە. وتیشی لە یادی 100 ساڵی ڕۆمانەکە و 140 ساڵی لەدایکبوونی جیمس جۆیس دوێنێشەو لە ڕێگەی بەرنامەی زوومەوە لە کۆڕێکی ئەدەبیدا و باشێوەی ئۆنلاین کتێبەکەیان ناساند و گفتوگویەکی کراوەیان لەبارەی ناساندنی کتێبەکەەوە کرد بە بەشداری ژمارەیەک خوێنەر.